17 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا مامۆستا عەبدوڵڵای قەسرێ ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی و چوار لە پاسەوانەکانی لە بازگەی تاسڵ و جا بەناحەق شەهید کران. شەهیدکردنی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ و هاوڵانی دەستپێکی پلانێک بوو بۆ تێوەگلاندنی کۆمەڵی ئیسلامی لە شەڕ تا دواتر بە بیانووی تیرۆر لە سەر گۆڕەپانی هەرێمی کوردستان بسڕدرێتەوە. بەڵام حەکیمی و دانایی و دانمەخۆداگرتنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەرزوو شکستی بەو پیلانە هێنا. مامۆستا عەبدوڵڵای قەسرێ جیا لەوەی کا بەرپرسێکی دیار و سەرکردەیەکی خۆشەویست و کاریگەری کۆمەڵی ئیسلامی بوو، هاوکات و تاربێژ و بانخواز و کەسایەتێکی دیاری کۆمەڵایەتیش بوو. لە پاش مەرگیشی چەندین نهێنی ژیانی خرانە ڕوو کە هەمویان جێی هەڵوێسە لە سەرکردن و ڕابستان بوو. ئەوەی جێگای سەرنج بوو مامۆستا عەبدوڵڵای قەسرێ 4 ڕۆژ پێش شەهیدکردنی لە ئاوتاری هەینیدا باسی کوشتنی بەناحەق دەکات و ئەو ئایەتی قورئان بە نمونە دەهێنێتەوە کە دەفەرمێت ئەگەر کەسێ بەناحەق بکوژێت وەکو ئەوە وایە کە هەموو خەڵکی سەرزەوی کوشت بێت. دەستی لە کوشتنی موسڵمانێکدا هەبێ فەجەزاؤه جەهەنەم، عیقابەکەی کوێیە؟ جەهەنەم خالیدەن فیها، تێیدا دەمێنێتەوە دەو جەهەنەمەدا. مامۆستا عەبدوڵڵای قەسرێ لە وەسیەتنامەکەیدا کە لە شەوی 12 لەسەر 13 ئازاری ساڵی 2000 نووسیوێتی لە خاڵی دووەمی وەسیەتنامەکەیدا دەڵێت داواکارم لە خێزان و ماڵ و منداڵم کە لەسەر ئیسلامەتی بژین و بمرن، هەروەها دونیاش بەکەم بگرن. لە ئێستادا و پاش تێپەڕبوونی 17 ساڵ بە سەر شەهیدکردنیدا وەسیەتنامەکەی بەدی هاتووە. جیا لەوەی نەوەکانی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ لە کاروانی پڕشانازی کۆمەڵی ئیسلامی بەردەوامن، بەڵکو لە بواری ئەکادیمیدا خاوەن بڕوانامەی بەرزن لە بەشە سەرتۆپەکانی خوێندنی باڵا. مسلم عەبدوڵڵا قەسرێ کوڕە گەورەی شەهیدی سەرکردا مامۆستا عەبدوڵڵای قەسرێیە و لە ئێستادا لە سەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەندامی پەرلەمانی کوردستانە. ئەیوب عەبدوڵڵا قەسرێ کوڕی دووەمی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا لەسەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەندامی پەرلەمانی کوردستان بوو. هەموو ئەمانە سەلمێنەری ئەوەن کە وەسیەتی شەهیدی سەرکردا مامۆستا عەبدوڵڵای قەسرێ وەدی هاتووە و وە کوردەواری دەڵێت وەجا خڕۆشنە. هەروەها سەلمێنەری ئەوەشە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان حزبێکی بەوەفایە لەگەڵ شەهیدان و خانەوادەکانیان و لە هیچ بار و دۆخێکدا دەستبەرداریان نابێت. جیا لەمانەش ئەندامان و کادران و دەنگدەرانی لیستی کۆمەڵی ئیسلامیش بەردەوام چاکە و لێبڕاوی شەهیدەکانی لەبیرە و خانەوادە و نەوەکانیان لەبیر ناکات. نەوەکانی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ مشتێکن لە نمونەی خەرمانی نەوەی شەهیدەکانی دیکەی کۆمەڵی ئیسلامی کە پابەند بە ئاینی پیرۆزی ئیسلام و کاروانی کۆمەڵی ئیسلامین. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام.